ئەوانەی کەوا بازرگانن بەڵام لەگەڵیشیا سیاسین، بازرگانی سیاسی ئەگە بێویژدان بێ خەتەرە. هەرچەند لە زۆربەی دنیای ئەمڕۆدا زۆرێک لە سیاسەتمەدارەکان بازرگانیشن. ئەگەر سیاسیەکی دەسەڵاتدار لە وڵاتە بازرگان بێ و هەبوو بێ، بەڵام بەویژدان بێ لە ڕێی سەرمایەکەیەوە خزمەتی میلەتەکەی بکە و شتیان بۆ هەرزانکە وەڵا نووری عەلا نوور. زۆرێک لەوانەی دەبنە سەرکردەی وڵاتان بازرگانی گەورەشن، لە ڕێی بازرگانی و لە ڕێی بزنسەوە چوونە بواری سیاسەتەوە، خزمەتیان کردۆ بە گەلی خۆیان. بەڵام پەنا بەخوا ئەگەر بێت و سیاسی وڵات بازرگان بێ، چاویشی تەنها پارە ببینێ، لە ڕێی سیاسەتەکەەوە غەش لە میلەتەکە دەکا. کاتی خۆی لە چینی کۆندا چیرۆکێک هەیە وەڵڵا دەڵێ بۆ ئەمڕۆ وتراوە، ئەڵەن پاشایەک سوڵتانێک دەسەڵاتداری وڵاتێک کارگەیەکی هەبوو بە دوو باس هاتووە، هەند دەڵێن شەکر بووە، هەندێک دەڵێن ڕۆم بووە. هەموو کارگەی ڕۆنەکەیان شەکرەکەی هی سوڵتانی وڵات بوو، هەموو هی خۆی بوو، بەڵام بە ناوی خەڵکیەوە کرد بوو. کێکێکی ڕاستپاردە بوو کەم کارگەی هی تۆیە و تۆ سەرپەرشتی بکە، بەڵام داهاتەکەی هی منە و شتێکی دەدەم بە تۆ. پاشا حسابی کرد بوو چیلۆی شەکر یان چیلۆی ڕۆن بە 3000 وەکو پاری ئەمڕۆدا بنین، بە 3000 بە 3 درهەمی ئەو کاتە. ئەگە من بەم پارەیە شەکر یان ڕۆن بە هاوڵاتیان بفرۆشم، ئەم کارگەیەم کوڕە چەند ساڵی کە سەرمایەکی زۆر پێکەوە نانێ. وە بیری کردەوە لە کتوپڕێکا سیعر بەرزکەمەوە، بیری کردەوە گە بیگەێنمە 10,000 زۆر شتێکی باشە، پارەی 3 ساڵ لە 1 ساڵە بەدەست دەخەم، سێقاتی خۆی قازانج دەکا و هەمان کوالیتی و هەمان شتیشە بۆ هاوڵاتی دەیخوا. ڕاوێژکارانی بازرگانی کۆ کردە و پرسوڕای پێکردن، وتی ئەترسم شتێک ڕوو بدا لە وڵاتە، خەڵک هەستێ بڵێن چۆن لە 3000ەوە نرخی کیلۆیە ڕۆن گەیشتە 10,000 لە کتوپڕێکە. خەڵک ناڕەزایی دەربڕێ و سوڵتەکەم بکەوێتە ژێر مەترسیەوە، خەڵک خۆپیشاندان بکە. ڕاوێژکارەکان هەندێکیان سەریان لەو مەسەلەیە دەرنەدەچوو، یەکێکیان زۆر فێڵباز بوو، گرەوی لە شەیطان بردبەوە، وتی پاشا بەس ڕێگە بە بچووکی خۆت بدە من نەخشەیەکت بۆ دانێم. وتی ئادەی نەخشەکەت بڵێ، وتی 10,000 کەمە تۆ بیکە بە 15,000. بەیانی بڕیارێک دەرکە، کارگەی خۆتە، بە هەموو دوکان و سۆپەرمارکێت و ئەوانە بڵێ کیلۆی ڕۆن بە 15,000. چێ دەیکڕێ ئاوای و چێژ ناکڕەکەیفی خۆیەتی، خەڵکە خەبەری دەبێتەوە بەیانی 3,000 بردۆ قاپێکی بردۆ کیلۆی ڕۆن بکڕێ. دوکاندار پێڵەکە کە ئەم شەواگال لە هیچ نییە، وڵات گۆڕاوە، خوازانێت چی ڕوەدا بوو بە 15,000. کوڕە چۆن بەرەوەڵڵا. وتی ئەو کاتە دڵنیا بە خەڵک دێنە سەر شەقامەکان، دێن بۆ لای جەنابەت و ناڕەزایی دەردەبڕن. ئەو کاتە کە هاتن تۆ خۆت تووڕەکە، چۆن شتم لە میلەتەکەم دەکرێت، چۆن شتی وا دەبێت بۆیان بکەن بە 10,000. قسەکەی تۆ ئەو کاتە دێتە جێ و میلەتیش بەند هەر ئاگای لە خۆی نییە چۆن مەمنونت کردو چۆنت تەواشە کردووە. پاشا و سوڵتان ئەم نەخشە شەیطانیە جێبەجێ دەکا. خەڵک وەختی هەڵدەستن بەیانی کاکە ڕۆن 3000 نەماوە، ئێستا بە 15,000. کۆمەڵی نوێنەر کۆ دەبنەوە دەچنە لای دەسەڵاتداری وەخت، جەنابی پاشا کوڕە و خوا قبوڵی ناکە ئەم میلەتە ئاوای لێ بکرێ، بۆ لە 3000 وەگەیشتە 15,000. ئەویش دەڵێ وەڵڵاه بێویژدانیە، چۆن شتی وا قبوڵ دەکرێ، چۆن ئەو میلەتە ئاوادا دەدۆشن. ئەم بازرگانانە بێویژدانن، بۆیە بڕیارێک دەردەکەم هەر کەسێ ڕۆن بە 15,000 بفرۆشێ 15 ساڵ زیندانی دەکەم، ئەبێ بە 10,000 زیاتری نەفرۆشن. خەڵکوان یەخوا ماڵە داوا بێ جەنابی پاشا بەخوا باش بوو، کاکە هەر چاکە چانێ لە 15 هاتۆتەوە سەردا. نبینی بنزینەکانی ئەم ڕۆژوای لێ دێ، خۆی بنزین بۆ خۆی بە 400 دینار بوو، ئەیکا بە 900 دینار، دوایی ئەگە بۆت کا بە 700 دینار، تۆ وەزانی خەڵات کرای بە 600 پێی فرۆشتووی. ئەوە پێشتر نەخشەی بۆ دانراوە. خەڵکی ئێمەش عادەتێکی هەیە، باوەڕتان بێت ناحەقیشمان نییە، چونکە هەمومان لە گرانی و لە شەڕ و ئاژاوی وڵاتە پەروەردەبووین، هەر لە منداڵیەوە شتت کەس نایەوێ، بەس دەنگۆیەک بڵاو بکەوە لە فەیسبووکە بڵێ هێلکە نامێنێ، هەرچی خەڵکە کابرێت بای 1200 5 تەبەقە هێلکە دەکڕێ، هەر بڵێ ئارد نامێنێ. یەک بازرگانی ئارد یەک ڕیکلام بڵاو کاتەوە کە لەوە چێ مەترسی شەڕێک بێ و سنوورەکاندا بخرێن و ئارد نەمێنێ، هەر کەسەی پەلامار دەدا و توێتایەک بەرەو 5 فەردار بکە ماڵەوە، بازاڕ هیچی تیان نامێنێ. بەڵام وەختێ بەخۆت دەزانی هیچ دەنگ و باسێکیش نەبووە، شتەکانی تۆ خەسار بوون، بازاڕ ئەویش برەوی پێ بدرا کە بۆشی وەک خۆی لە کردیەوە بە دوو قاتەوە ئەمجا تۆی هاوڵاتی مەمنونی بەخوا چاکەرزان بۆەوە. بەڵام بەڕێزان بەخوا دنیا هەر تێدەپەڕێ، وا غەشت لەو هەموو میلەتە کرد، ئەی دوای نامری، ئەی دوای مردن زیندوو نابیتەوە، ئەی قورئانەکە نەخوێندەوە وەیل للمطففین، ئەزانی چ غەشێکی گەورە لە میلەتی خۆت کرد لە ڕێی بازرگانی و لە ڕێی سیاسەتەوە. ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون. خەڵکە دێتە بازاڕ ناچارە، تۆ ژوات چەواشە کردووە بە ئیعلامەکەت
کە ئەگەر ئەمڕۆ فریان نەکەوێت بەیانی بە دوو قاتیش دەستی ناکەوێت